لەژێر هەڕەمەکانی میسر چیان دۆزیەوە؟ ئەو باڵەخانانە چین مانای چی دەدەن؟ ئەمە بەڵگەیەکی دیکەیەکەوە ئایا مرۆڤەکان دروستی نەکردوون؟ دۆزینەوە نوێیەکانی ژێر هەڕەمەکانی میسر جیهانی شۆ کردووە و زانایان ئاشقانی زانست و مێژووی سەرسام کردووە. شتێک پێشتر قسە و باسی لەسەر هەبوو. ئێستا بە بەڵگەی زانستی خەریکە دەسەلمێنرێن کە لە ژێر هەڕەمەکانی میسر چی هەیە؟ هەزاران ساڵە شتێک نادیار بوو. وام دۆزینەوە نوێیانەش بیردۆزەکانی زیاتر کرد لەوەی وەڵامی ئەومان بداتەوە چێ هەڕەمەکانی دروست کردووە، مرۆڤە، خودایە یا بوونەوەری ئاسمانیە. چی دۆزراوەتەوە با باسی بکەم، من ژێرم بەخێر بن بۆ 24+. لە زانکۆی ستریلانچ لە ئیتالیا تیمێک لە زانایانی زەویناسی دەستنە هەڕەمەکانی مەسر بە ئامێری پێوەری شەپۆڵی دەنجی لەناو هەڕەمەکان چەندین نمونەی سۆناری دەنجی تۆمار دەکەن. شەپۆڵەکان دەنێرنە ژێر هەڕەمەکە، دواتر دەچنەوە تاقیەکە سەری ئەنجامەکانی خۆیان دەکەن. چی دەدۆزنەوە؟ دەبینین لە ژێر هەڕەمەکان هەیکەلی زەبەلاحی لولەیی و لاکێشەیی هەیە. هەندێکیان قوڵەکەیان تاوەکو 600 مەتر ڕۆچۆتەوە ناو خاکەکە. تەنانەت لەژێر هەڕەمی گیزە ئەو زانایانە دینگەیان وایان دۆزیوەتەوە نزیکەی 2 کیلۆمەتر لەژێر زەویە. هەرگیز بیر لێ نەدەکرایەوە کەوا مرۆڤایەتی 4500 ساڵ لەمەوە بەر ئێستا ئەو توانایی هەبوو بێت 2 کیلۆمەتر بچێتە ژێر زەوی و ئەو جۆرە دینگە و هەیکەل و باڵخانە زەبەلەحانە دروست بکە. جا لە نامە زانستیەکەیان هاتووە جۆرە شێوەیەکیان لە دەوری ئەو دینگانە لولەیانە دۆزیوەتەوە کەوا بە 4 دەوریادا دەسوڕێتەوە بەسەرەوە بۆ خوارەوە یاخود لە خوارەوە بۆ سەرەوە. زانایان پێیان وایە ئەمە پەیژێ بۆ چوونە خوارەوە یاخود بەسەرکەوتن بەکار هاتووە. جگەلەوەش ئەو هەیکەلانە زۆر بە جوانی و بەڕێچی بە ئەندازیاری بەرامبەر بەیەکتر دانراون. بەڵام پرسیارە جەوهریەکە ئەوەیە ئایا مرۆڤ خاچی هەڵکۆڵیوە تاوەکو 2 کیلۆمەتر بەم قەبارەیە چوونەتە ژێر زەوی، یانیش ئەمە ڕووکاری زەوی بووە لەسەر زەوی دروست کراوە، بەڵام بە تێپەڕبوونی کات خۆڵ بەسەری داهاتووە و کەوتۆتەوە ژێر زەوی. بەڵام بە شێوەیەکی بەڵگەی زانستی هێشتا نازانین چۆن دروست کراوە. چاوەڕوانی لێکۆڵینەوەی زیاتر دەکەین بزانە داهاتوو بۆ نمونە 10 ساڵی دیکە چی دیکەمان دەست دەکەوێت. چێ سەرۆکی ئەمریکای کوشت؟ دوای بڵاوکردنەوەی فایلەکانی جۆن ئف کەنەدی سەرۆکی پێشووتری ئەمریکا لەلایەن دۆناڵد ترامپ ژمارەی فایلەکان کە 80,000 دۆکیومنتە بڵاوکرانەوە. ئەمە زۆرینەی زانیاریەکانە کە پێتان بڵێ شارەزایانی مێژوو دۆکمنتی مێژووی ڕایانگەیان لە هیچ کام لەو فایلانە زانیارێکی ئەوتۆ تێدا نییە کەوا بۆچی لی هاروی ئۆسوالد سەرۆکی ئەمریکایە و کاتەی کوشت. بەڵام چەند وردەکاریەکی دیکەی تێدایە پێشتر بۆ خەڵکی بەردەست نەبوو. یەکەمیان بەشدارێکی چالاکی CIA دەستگای سیخوڕی ئەمریکیە لە چەند ساڵێک بەر لەو کاتە لێکۆڵینەوە و چاودێری ئۆسوالد تەنانەت مانگێک پێش ئەنجامدانی ئەو کارەی چاودێریی سڕیان کردووە. فایلێکی زۆریان لەسەر هەیە. بەشدارێکی کارای لەگەڵ KGB دەستگای سیخوڕی یەکێتی سۆڤێتی جاران بەرپرسانی کوبا هەبووە، بۆیش چاودێریان کردووە. لەگەڵەوەش زانیاریەکان بە شێوەیەکەوە CIA پێدەچێت بانقەز بەشێکی زۆری فایلەکانی شاردوێتەوە بە تایبەتیتە ناوبردنی بەشێکی زۆری فایلەکانی ئەو لێکۆڵینەوەیە تەنانەت ئیدارەی ترامپیش ناوی سەرجەم ئەو کەسانەیە سڕیوەتەوە لە فایلەکان کە جوولەکان لە هەر پلەپایاکی حکوومەتی ئەو کاتە بووبوون ئێستا ناوەکانیان دیار نییە. واتە لەگەڵ بڵاوکردنەوەی 6 ملیۆن دانا لاپەڕی لێکۆڵینەوە لە 80,000 فایل هەمان وەڵامیان داوەتەوە کەوا کەسێک لە 22 نۆڤەمبەری 1963 پیاوێک بە ناوی ئۆسوالد سەرۆکی ئەمریکای ئەو کاتە کە جۆن ئف کەنەدی بوو کوشتی. ژیری دەستکردی مەسیح، بەڵێ ئەمەش پەیدا بوو. وەبسایتێک دروست کراوە بە ناوی AI Jesus واتە مەسیحی ژیری دەستکرد. هەر پرسیارێک تێ دەتوانێت وەڵامت بداتەوە. جا مەبەستم پرسیارە ئاینیەکان سەرجاوەکەشی لە ئینجیل وەرگرتووە. بەو ژیری دەستکردە دراوە دەتوانێت شتەکانت بۆ سادەتر بکاتەوە. لە جیاتی خوێندنەوەی بابەتەکان وەکو چیرۆک یاخود بەسەرهات ژیری دەستکردەکە وەکو مرۆڤێک دەتوانێت وەڵام بداتەوە. بەڵام کێشەیەکیش هەیە، ئەویش لێخۆشبوونە. ئەو چات بۆتەوە دیزاین کراوە دەتوانێت هاوشێوەی مەسیح قسە بکە لەگەڵ بەکارێنەرەکەی گەر بەکارێنەر پێی بڵێ ئەو تاوانەم کردووە ئەویش پێی دەڵێ لێت خۆش دەبم بەس جارێکی دیکە وامەکە. جا ئێستا لەگەڵ ئەم AI جیززە چەندانێکی دیکەش پەیدا بوون. لە ئاسک جیزس واتە لە مەسیح بپرسە AI جیزس لە دیسکۆرد و چەند شوێنێکی دیکەتران مۆدێڵی پارەدانیشیان بۆ داناوە. گەر پارە بدەی خێراتر ئەو مەسیحە ژیری دەستکردە وەڵامە دەداتەوە. وەڵامەکانیش دروسترە بە قسەی ئەوان. ئیدی ڕۆژگارەکە وایە پارە پەیداکردن لە هەموو شتێک دەبێتە ژیری دەستکرد و خەڵکی دی بۆ هەزەلیاتیش بێ هەر بەکاری دەهێنن.
دوای 9 مانگ لە گیربوونیان لە بۆشایی ئاسمان دوو کەشتیوانەکەی ناسا و بۆیین گەڕێنرانەوە سەرزەوی بەڵام دوو کێشەیان هەیە یەکێکیان سونی ویلیامز قژی بە تەواوەتی سپی بووە بە شێوەی زۆر گۆڕاوە کە ئێستا زیاتر باسی دەکەم هۆکارەکە چیە کێشەی دووەمیشیان تا ئێستا پلان نییە ئۆڤەرتایمیان بۆ حساب بکەن واتە دەبوایە 9 مانگ پێش ئێستا بەهاتبانەوە سەرزەوی بەڵام بەهۆی گیرخواردنیان کە خەتاکە لەوان نەبووە لە کاپسولەکەی بۆینگ بوو کەچی دەڵێن زیادمانەوەیان وەکو کار بۆ حساب ناکرێت ترەم لە مەفتەیە نیازی خۆی پیشاندا گوتی ئەو ئامادەی ئۆڤەرتایمەکەیان بۆ حساب بکە و کۆشتی سپی ڕاگەیان ئۆڤەرتایمەکەشیان ڕۆژی $5 دەگرێتەوە واتە 1430 دلار دەکات بۆ 286 ڕۆژ کە پارەیەک لە ئۆنلاین بۆتە جێگەی گاڵتە و میمی جیاوازی لێ دروستکرا کە سوکایەتێکە بەو دوو کەشتیوانە ئاسمانیە کراوە دەربارەی قژی سونی ویلیامزیش وتەبێژی ناسا دەڵێ شتەکە ئاساییە قژی سپی بووە لە دەرەوەی زەوی بەهۆی نەبوونی هێز شێشکردن کەش و هەوای ناو وێزگەی ISS مرۆڤەکان زووتر قژیان سپی دەبێت ئەو دوو کەشتیوانە ماوەی 9 مانگ لە بۆشایی ئاسمان گیریان خوارد نەیانتوانی بێنەوە سەرزەوی بەهۆی تێکچوونی کاپسولی گەڕانەوەیان هەرچەندە لە وێزگەی ISS ئەو خۆراک و نیشتنگەی لەبارە بۆ چەندین ساڵ مرۆڤەکان لێ بمێنەوە بەڵام دواتر لەلایەن کۆمپانیای SpaceX ئیلۆن مەسک گەڕێنرانەوە سەرزەوی و ڕزگارکران و بەسەلامەت گوگل 32 ملیار دلار بۆ کڕینی کۆمپانیایەکی پارێزەری دراوی ئەلکترۆنی خەرز دەکات و پێدەچێت گوگل هاوشێوەی کۆمپانیەکانی دیکەی جیهانی ببێت یەکێک لە گەورەترین هۆڵدەرەکانی دراوی ئەلکترۆنی لە جیهاندا گوگل بە فەرمی ڕایگەیان کۆمپانیای ویزیان کڕیوە بە بڕی 32 ملیار دلار کۆمپانیاکەوە کاریان سایبەر سکیۆریتی کریپتۆیە واتە کاریان پاراستنی دراوی ئەلکترۆنی کڕیارەکانیان نەهێڵن هاک بکرێ و هیچیان بەسەر نێ گوگل پێشتر کاری لەسەر دراوی ئەلکترۆنی نەکردووە بەڵام دوای ئەوەی سەرۆکی ئەو وڵاتە دۆناڵد ترامپ باشکرا پشگیری خۆی بۆ دراوی ئەلکترۆنی دەربڕی و بەشێکی کۆمپانیا ئەمریکیەکانیش دەستیان بەکڕین و کۆکردنەوەی بیتکۆین و دراوەکانی دیکە ئەلکترۆنی کردووە کە پێیان وایە داهاتوی بازاڕی ئەو دراوە لە جیهان لە ئۆنلاین ئەلکترۆنی کریپتۆیە پانترین مۆبایلی فلیپ لەلایەن کۆمپانیای هواوی بڵاو کراوەتەوە مۆبایلەکە بە ناوی هواوی پورە ئێکسا خاوەنی شاشەیەکی 6.3 ئینچە بەکراوەی 87% مۆبایلەکە بە شاشەدا پۆشاوە کە داشی دەخەی شاشەیەکی بچوکی لە دەرەوە هەیە خاوەنی کامێرایەکی 4K 50 میگاپیکسلی سەرۆکیە پاتریکەی 4720 میلیەم پێرە دەتوانێت تاوەکو 66 وات فاست چارج بێتەوە 50 واتیش بە شێوەیەکی وایرلس خۆی چارج کاتەوە دەربارەی ڕام بژاردەی 12 بۆ 16 گیگابایتی بەردەست دەبێت هواوی دەڵێ ئەمە پانترین مۆبایلی فلیپە لە جیهاندا تاوەکو ئێستا بڵاویان کردبێتەوە مستەر بیست خەریکی هاوکاریکردنی ملیۆنێک و 500,000 منداڵی ئەفریقیە لە کارکردن ڕزگاری ئەمکە و بیانێرێتەوە بەرخوێندن یوتیوبەری بەناوبانجی ئەمریکی مستەر بیست لە نوێترین تویتی لە تۆڕی ئەکس و پۆستی ئینستاگرام ڕایگەیان دەیەوێت لە ماوەیەکی نزیکدا زیاتر لە 1.5 ملیۆن منداڵی ئەفریقی لە کارکردن ڕزگار بکە دەیەوێت بیانگەڕێنێتەوە قوتابخانەکان مستەر بیست دەڵێ ساڵێکە خەریکی ئەو پرۆژەیە و تاوەکو ئێستا نزیکەی 2000 کاتژمێر لێکۆڵینەوەیان کردووە کە چۆن ئەو کارە بە دروستی و بە شێوەیەکی پراکتیکی بێکێشە ئەنجام بدەن و کارێک بکەن منداڵەکان پێویستیان بە دووبارە کارکردنەوە نەبێت لە ڕێگەی هاوکاریکردنی خانەوادەی ئەو منداڵانە شەو کار دەکەن و مستەر بیست دەڵێ چاوەڕانی ڤیددیۆیەکی بن تەواوی ئەو هاوکاریە مرۆیی و شێوازی ئەنجامدانی ئەو پلانیان بۆ باز دەکەن تاوەکو خەڵکی دیکەش لاسایی بکەنەوە منداڵانی ئەفریقی بگەڕێنەوە خوێندن حکوومەتی هەنگاریا دەڵێ هەر دایکێک منداڵێک بنێتەوە تاوەکو تەمەنی دەبێتە 30 ساڵ لی خۆش دەبن لە پێدانی باچ و هەر دایکێکیش دوو منداڵیان زیاتری هەبێت لێخۆشببوونی تەمەنی بۆ دەردەکەن لە پێدانی باچ واتە وەچە بخەنەوە ئیدی باز نادەن ئەم بڕیارە لە سوۆشەڵ میدیا بۆ ترین چونکە هەنگاریا یەکێکە لەو وڵاتانی لە ماوەی 10 ساڵ ڕابردوو بە هەموو شێوەیەک بۆ پیاوان و ئافرەتانی قورس کردبوو منداڵ بخەنە بەهۆی زۆری تێسووی ژیان و باس لە وڵاتەکە وای کردبوو وڵاتەکە لە ماوەی 5 ساڵ ژمارە دانیشتوانی نزیک بێتەوە لە کەمبوونەوە لە زیاتی زیاد بوون زۆربوونی کۆچبەر لە وڵاتەکە لە داهاتوو ئەو وڵاتە دیموگرافیای دەگۆڕێ بۆیش حکوومەتی هەنگاریا ئێستا کاراسانی بۆ زیادبوونی ژمارەی دانیشتوانی خۆی دەکات تاوەکو نەکەونە ئاستی کەمبوونەوەی ژمارەی دانیشتوان لە زیاتی زیادبوونی ژمانەکەیان ترندێکی گەورەشە لە ئەوروپا کەوا بەگشتی ئافرەتان هاوسەرگیری ناکەن تا تەمەنیان دەگاتە سەر و 28 ساڵی دوای ئەوەش لە 10,000 دانەیەک منداڵیان دەبێت ئەمەش دەبێتە هۆی هۆکاری سەرەکی بۆ کەمبوونەوەی ژمارەی دانیشتوان نەک زیادبوون درندەی ناو ئەم یاریە لە ڕێگەی کامێراکەتەوە تەماشات دەکات
ببینێ سەیری دەکەی دەتۆقێنن گەر خۆت چی لێ بشاریەوە واز لێ دەهێنن ئەمە یاریشی نوێیە بە ناوی ئایس نێڤەر وێک یارێکی نوێی کۆمپیوتەرە تەنیا لە ڕێگەی ستیمەوە بڵاو دەکرێتەوە یاریەکە سەیری فەیسکامی بەکارهێنەر دەکات گەر هەی بێت درندەکە وا دیزاین کراوە دەزانێت تۆ سەیری شاشەکە دەکەی یاخۆتن هەر کاتێ ببینێت تۆ سەیری دەکەی بەرەو ڕوود دێ ڕادەکە بە دەتۆقێنێ لە یاریەکە دەمری بۆیش تاکە ڕێگە بۆ خۆحەشاردان لی سیرکردنی ژێر کامێرایەکەی یاخود خۆحەشاردانە بە شێوەیەکی ڕاستەقینە یاریەکە ئێستا لەسەر ستیم پیجی بۆ کراوەتەوە هێشتا دیار نییە کەی لەسەر پلیستیشن یاخود ئەکسبۆکس و مۆبایل و ئەوانەکەی بڵاو دەکرێتەوە بەڵام ترندێکی نوێ لە جیهانی ڤیدیۆگەیم بە تایبەتیش لە ستیم کەوا یاریەکان بیانەوە بە شێوەیەکی جیاواز گەیمەران بترسێن چونکە دەڵێن منداڵ ئێستا بە ئاسانی ناترسن بەهۆی ئەوەی لە منداڵیەوە خەریکی سیرکردنی ڤیدیۆی سەیر و سەمەرە دەبن قسەیەکی لای خۆمانە دەڵێن پیا و ژن بێنێ ئیدی قەڵەو دەبێت جارێ سەرەتایەکەی هەرکارە ساتە هەموو ڕۆژداوە دەکرێی ئەو ماڵ و ئەو ماڵ جگە لەوەش ئەگەر خەسوودیانت هەبێ ئەکید بە خواردنە خۆشەکەی ناتوانانی خۆتی لێ دەرباز بکەیت جا ئێستا بە بەڵگەی زانستی سەلمێنرا کەوا بەڵێ پیاوانی ژندار قەڵەوترن لەو پیاوانی کە سینگڵن لە کۆڵینەوەکە دەنووسێ هەموو ساڵێک لە تەمەنی پیاوەکە یاخود تا تەمەنەکەی بۆرم نەگەن ناوەڕاست بێت لە 30 بۆ 60 قەڵەوتر دەبن تا دەمرن لە کۆڵینەوەکە لە دەستگایەکی پۆڵندی بە ناوی NHX کراوە کە دەنووسێن ئافرەتان چانسی 39 لە سەدیان هەیە کە قەڵەو بن کاتێ شوو دەکەن بەڵام پیاوان چانسەکەیان 62 لە سەدە کەوا قەڵەو بن هاتە پیاوان 3.2 جار لە ئافرەتان زیاتر قەڵەو دەبن کاتێ هاوسەرگیری دەکەن هەرچەندە قەڵەویەکە بە مانای زۆری چەوری و ورگ و ڕانایە بەڵکو زیادبوونی کێشی مرۆڤە لەگەڵ پانبوونی لاشەی کە هۆکارەکەشیان بێگومان خواردنی زیاترە چەورترە و ئەنجامدانی سێکس لەگەڵ کەمتر گرنگجیدان بە شێواز و جلوبەر کەوا دەکە پیاوان زیاتر دەست لە خۆیان بەردەن و خۆشتر بژین کە ئەنجامەکەی چییە قەڵەوتر ببن لەمە دوا منداڵ یان کەسێکتان ون بوو دەتوان لە ڕێگەی تیکتۆکەوە بڵاوی بکەنەوە تیکتۆک بە خۆڕایی بانگەشەی بۆ دەکا لە ناوچەکەکەوە ئەم کەسە ون بووە ژمارە تەلەفۆن و زانیاری پەیوەندیشی بۆ زیاد دەکات بە ئاسانی خەڵکی متوانن بیدۆزنەوە تیکتۆک تایبەتمەندێکی ونبوونی خەڵکی زیاد دەکات بە تایبەتیش ونبوونی منداڵان ئێستا لە ئەمریکا بەردەستخراوە ئێستا ئەو تایبەتمەندیە کارەیە لە ڕێگەیەوە 6 منداڵ لە هەفتەی ڕابردوو لە ئەمریکا دۆزراونەتەوە تیکتۆک سکانی ڤیددیۆ و وێنەکانی ناوچەکە دەکات زانیاری خەڵکی کۆ دەکاتەوە دەنگە تێکستارچیەکە ئالگۆریدم بەکاردەهێنێ تا ئەو کەسەی ون بووە بدۆزرێتەوە پەیوەندیش بە پۆلیس یا خانەوادەکەی بکرێت ئەمەش شتێکی باشی سۆشەڵ میدیایە کەوا سوودی هەبێ هەمووان لە ڕێگەیەوە خەڵکی بتوانن خۆشەویستانی خۆیان بدۆزنەوە بەڵام شتێکی شێ لە ئۆنلاین باسکرا کەوا تیکتۆک ئەم کارە دەکات بۆ ئەوەی خۆی سپی کاتەوە لە پێشچوی حکوومەتی ئەمریکا حکوومەتەکانی جیهان کەوا نەکەن قەدەغای بکەن پێچوانەی هەواڵەکەی تازە باسم کرد سۆشەڵ میدیاش ڕوویەکی ناشرن و خراپی کۆمەلگاژ نیشان دەدا نمونە لە هەفتەکانی ڕابردوو فیلتەری خۆقەڵەوکردن و لاوازکردن بوو بۆ ترێن تاوای لێهات لەسەر سکاڵاکردن لە دادگا تیکتۆک ناچار بوو ئەو فیلتەرە بسڕێتەوە بەتایبەتیش لای ئافرەتان ئەو فیلتەرە زۆر بەکار هات ئەوانەی قەڵەو بوون وێنەی خۆیان دادەنا کە بە لاوازی شێوەیان چۆنە و پێچەوانەشەوە ئەوانەی لاواز بوون بۆ فیلتەرە خۆیان قەڵەو دەکرد بە جیهانیان دەوت ئەوە شێوەی منە بە قەڵەوی ئیدی خۆیان دەزانن کۆمەتی سۆشەڵ میدیاش چیان بۆ دەنووسێ و چکارە ساتێکە بەشێکی زۆری ئەو کەسانی وێنەی خۆیان دانا بەرگەی کۆمنتەکانیان نەگرت تاوای لێهات دادگای ژاپۆنی و بریتانی داوایان لە تیکتۆک کرد کەوا ئەو فیلتەرە بسڕێتەوە و تیکتۆکیش بەگوێکردن ئیدی فیلتەرەکە سڕاوەتەوە ئەساسن کریت توانی 3 دانە ملیۆن گەیمەر کۆکاتەوە بۆ یەکێک لە پرفرۆشترین یاریەکانی ئەساسن لەسەر پلەیستیشن و وەروەها لەگەڵ سەرکەوتنە گەورەکەشی ئەساسن تاوەکو ئێستا نەیتوانی کۆمپانیای بیسۆفت لە کێشە داراییەکانی ڕزگار بکەم باسی چی دەکەم باسی تێنسەند دەکەم تێنسەند ئێستا گەورەترین کۆمپانیای چینیە هاتوۆتە ناو دنیای ڤیدیۆگەیم وەروە دووەم گەورەترین کۆمپانیای ڤیدیۆگەیمیشە لە جیهاندا کە کۆمپانیایکی تاڵ چینە تێنسەند لە هەفتەکانی ڕابردوو نیازپاچی خۆی نیشان دەکەوە دەیەوێت بەشێکی زۆر لە یاریەکانی ئەساسن کریدە فاکرایە بەشێکی زۆری ئایپەکانی کۆمپانیای بیسۆفت بکڕێت بەڵام بیسۆفت ڕازی نەبوو وتی ئێمە چاوەڕوانی بڵاوکردنەوە یاری ئەساسن کرید دەکەێت گەر سەرکەوتوو نەبوو اینجا بیر لەوە دەکەنەوە کەەوە ئۆپشنی دیکە بەدەستبێنن بژاردە دیکە بەکارێت بۆ منە کۆمپانیەکەیان بفرۆشن هەرچەندە یاری ئەساسن کرید شادۆز زیاتر لە 3 ملیۆن گەیمەری هەبوو ئەتا نزیکەی 2 ملیۆن شتێک فرۆشاوە چکە هەر هەمووی بە گەیمەری حساب ناکرێت بۆ مناندێکی لەڕێگەی خەزوزاریەوە وەردەگرن بە پارەیەکی کەمتر هەمووی بە کۆپی فرۆش حساب ناکرێت لەگەڵ ئەو سەرکەوتنە گەورەیەشی بەرەستی هێنا لە کۆتاییدا
کۆمپانیای یوبیسۆفت ڕایگەیان لەگەڵ تێنسنت بێکەوە لە مەوجووە کارە سەریارەکانی ئێساسن دەکەن واتە چەند سەرکەوتوش بوو بەڵام یوبیسۆفت بەشێکی زۆری کۆمپانیاکەی خۆی بە ناچاری هەر فرۆشتە کۆمپانیای تێنسنت. ئەو فیلمەی نمرەی 1.8 لەدەی پێدرا بە 350 ملیۆن دلار بەرهەمهاتوە کەچی پێشبینی دەکرێت لە ئەمریکا تەنیا 52 ملیۆن دلاری پێکۆکرێتەوە لە تەواوی ئەم هەفتەی لە جیهانیش لە پلەی یەکەمە نەگەیشتە 100 ملیۆن دلار داهاتەکەی و ئەو فیلمە دەبێت 700 ملیۆن دلار کۆکاتەوە تەنیا بۆ ئەوەی پارەی بودجەکەی بهێرێتەوە بەڵام پێشبینی ناکرێت 200 ملیۆن دلاریش کۆکاتەوە. یەکێک لە گەورەترین شکستی فیلمە زەبەلاکانی جیهان کە چیرۆکەکەشی بەفری سپیە دەنکە هەنارەیە کە یەکێکە لە بەناوبانگترین چیرۆکانی لە جیهاندا بەڵام هەر شکستی هێنا. هۆکاری شکستی سەرەکی ئەو فیلمەش بۆ ئەکتەرانی بەشدار بوو دەگەڕێتەوە بە تایبەتیش ڕیچل زیگلەر کە بە ڕۆڵی بەفری سپی بەشدار بوو. پێشتر گوتوبووی سەیری فیلمە ڕەسانەکە ناکات چونکە بۆ مێشتی کۆن دروست کراوە کچان نابێت لەلایەن کوڕانەوە ڕزگار بکرێت ماچی خۆشەویستی هیچ مانایەکی نییە ئیدی دنیا پێش کەوتووە و سەردەمی ئێستا جیاوازە. ئەو کۆمنتەی وەکو بێڕێزی بۆ فیلمی سنۆوایتی ڕەسان لێک درایەوە جگە لەوەش دروستکردنەوەی هەفت کورتە باڵاکە بە شێوەیەکی کۆمپیوتەری کێشەی دروست کردووە بەشداری پێکردنی گاڵگەدۆت کە هەندێک دەڵێن زۆر لە زیگلەر جوانترە کەچی شاژنەکە بەخیلی بە جوانی دەنکە هەنارەش دەبا. خراپی نواندنی گەدۆت ڕەخنەی لێگیراوە وای لێ هاتووە لەلایەن هەواداران ڕەخنەیەکی زۆری لێگیراوە و ئەو فیلمەش لە بۆکس ئۆفیس نەیتوانی پارێکی باشکۆ کاتەوە بێچێت لە شکست خواردوترین فیلمەکانی 2022 23 24 وەروە 2025 هەژمار دەکرێت. یەکەم ترێلەری فیلمی توگێدەر بڵاو کراوە فیلمەکە لە دەرهێنانی مایکل شانکسە چیرۆکی دوانەیەک دەجێڕێتەوە کەوا تووشی ڕووداوێکی سەر و سروش دەبنەوە پەیوەندی خۆشەویستیان ژیانیان وەروە بوونیان وەکو فیزیکی بە تەواوەتی دەگۆڕێن. دەیڤ فرانکۆ وەروە ئاڵسن بێری بە ڕۆڵی سەرەکی لە فیلمەکە بەشدارن. فیلمەکە بڕیارە ئەم ساڵ بڵاو بکرێتەوە بەڵام ئێستاش چەند فستیڤالێک هەر نمایش دەکرێت نمرەی باشی بەدەستێناوە لە فستیڤالەکان وەروار بۆ عاشقانی سینەماش لە هاوینی ئەم ساڵ لە مانجی هەشت لەیەکی هەشت لە سینەماکانی جیهان دەتوانن بینەری بن. ناسا بە فەرمی پیرۆزبایی لە کۆمپانیای فایرفلای کرد کە توانیان وەکو یەکەم کۆمپانیای کەرتی تایبەت بتوانن گالیسکەیەک بخەنە سەرخاچی مانگ لە بەرواری 2 مانجی 3 لە سەرخاچی مانگ نیشتنەوە و ڤیددیۆکەشان لە ئۆنلاین بڵاو کردەوە و دیمەنێکی سەرنجڕاکێشیش بوو دڕفێن بوو سەرخاچی مانجان وێنەگرت و ئیدی بڵاویان کردەوە لە دووری 100 کیلۆمەتر توانیان خاچی مانگ نیشان بدەن تاوەکو دەنیشتنەوە. ناسا هەندێکی ویست تاوەکو پیرۆزبایی لێکردن بەڵام لە کۆتاییدا هەر پیرۆزبایی لێکردن و ناساش پارسال ڕایگەیاندکەوە بە فەرمی ئەوان دەیانەوێت تەواوی کاری بۆشایی ئاسمان بدەنە کەرتی تایبەت کە ئەمەش دەڵێن هۆکارەکەی لەوانەیە ئیلۆن مەسک بێ بێ بە تەواوەتی دەست بە سەر کۆمپانیای ناسادا دەستگای ناسادا بگرێت. ئین مکلێن بە ڕۆڵی گاندالف دەگەڕێتەوە بۆ فیلمەکانی شایەن گوستیلەکان فیلمێکی نوێیان لە بەرهێنانە بە ناوی ڕاونانی گۆڵم The Hunt for Gold و فیلمەکەش لەوانەیە تاوەکو ساڵی 2026 لە سینەماکان نمایش بکرێت. ئێستا خەریکی پریپرۆداکشن واتە خەریکی ئامادەکردنی دەقی فیلمەکەن وەروە هەڵبژاردننی شوێنی لۆکیشنی وێنەگرتنی فیلمەکە وەرە ئین بکڵێن دەڵێن لەوانەیە دوا فیلمی بێت کە بەشداری لە فیلمێکی گەورە و زەبەلاحی وەکو فیلمەکانی لۆرد ئۆف دە ڕینگ بکە بەڵام یەدی وتی من بەشداری دەکەم چیرۆکەشی باسی گۆڵم دەکات The Hunt for Gollum هەتا باسی پێش ڕووداوەکانی لۆرد ئۆف دە ڕینگ دەکەم باسی سەردەمێک دەکات کەوا گۆڵم ئیدی لەوانەیە گوستیلەکەی دۆزی بێتەوە گوستیلەی هێزەکەی دۆزی بێتەوە لەلایەن چەندین کەسی جیاوازەوە دایانێ گوستیلەکەی لێ بستێن بەڵام میدی خۆی لە ناو چیاکانی مۆردۆر دەشارێتەوە. ساڵی داهاتوو لەوانەیە فیلمە لە سینەماکان ببین. فیلمە نوێیەکەی براد پیت ترێلەری نوێی بۆ بڵاو کرایەوە ئەم جارە براد پیت ڕۆڵی شۆفێرێکی فۆرمیلا 1 دەجێڕێت دەڵێیان فیلمە زۆر ماندووی کردم و تێگەیشتم شۆفێرانی فۆرمیلا 1 لەژێر چپەستانێکدا. چیرۆکی فیلمەکەش باسی شۆفێرێکی بەناوبانجی فۆرمیلا 1 دەکات کە وازی هێناوە بەڵام دەگەڕێتەوە ناو یاریەکە و کۆتایی جامەکەش بەدەست بهێن. فیلمەکە بڕیارە لە 27 مانجی 6 ئەم ساڵ لە سینەماکانی جیهان نمایش بکرێت لەلایەن تۆڕی ئەپڵەوە دروست کراوە. ئەم فیلمە بۆیە گرنگە گرنگیشی زۆریش پێ دێت چونکە گەڕانەوەیەکی بەهێزی براد پیت دەبێت گەربێت و سەرکەوتو بێت هەرچەندە زۆرینەی ئەکتەرانی هۆلیوود کە گەڕانەوەیان باش نەبووە بە تایبەتیش مارتن سکۆرسێزی و وەروە لیوناردۆ دیکاپرۆ لە فیلمی ڕابردوویان لەگەڵ نێتفلیکس نەیانتوانی سەرکەوتێکی گەورە بەدەست بێت. بزانین ئەم ساڵ براد پیت دەتوانێت ببێتەوە مێگەستار مانجی شەش بۆمان بە دیار دەکرێت. نێتفلیکس دۆکیومنتریەک بڵاو دەکاتەوە لەسەر ئۆسامە بن لادن
باسی چیرۆکەکەی دۆزینەوە کوشتنەکەی دەکات بە تایبەتیش باسی ڕووداوەکانی 11 سپتێمبەری 2001 دەکات کاتێکەوە هێرشکرا سەر دوو تاوەرەکەی نیویۆرک ئەم دۆکیۆمنتریە بڕیار بوو لە دەی سێی ئەم ساڵ لە تۆڕی نەتفلەکس بڵاو بکرێتەوە دۆکیۆمنتریەکە لە نیگای چەندین کەسایەتی سەربازی و چیرۆکی چیرۆکەی خۆی دەجێڕێتەوە چیرۆکەشی باسی CIA دەکات چۆن زانیاریان دەست دەکرێت کە بن لادن لەم خانوویە بستنە سەر ماڵەکەی بە تایبەتی چیرۆکەی فیلمی زیرۆ دارک 30 کە جێڕاوەتەوە یەکێک لە هەلیکۆپتەرەکان بەسەر ماڵەکەی بن لادن دەدات ئەم دۆکیۆمنتریە بڕیارە لە مانجی داهاتوو بە شێوەی زنجیرەی سنووردا بڵاو بکرێتەوە سەرەتا ویستیان لە مانجی سێ بڵاو بکەنەوە بەڵام دیارە هەندێک کێشەی بۆ دروست بووە بە تایبەتیش حکوومەتە نوێیەکەی ئەمریکا دەڵێن دەستکاری فیلمەکان دەکات لە هۆلیوود ناهێڵێ هەموو جۆرە چیرۆکێک بەردەست بێت بۆیش بڕیار دراوە لە مانجی داهاتوو بەردەست بێت خۆشەویستان 24 پلەسم پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خودتان